یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕاگەاندنی وەک ڕێکخراوێکی نیمچەبەرە لە ساڵی 1975دا مۆدێلێکی نوێی سیاسی و کاری حیزبایەتیشی لەگەڵ خۆیدا هێنایە ئاراوە کە ئەمە بۆ ئەو کاتی بزوتنەوەی کوردایەتی داهێنانێکی نوێی سیاسی و ڕێکخراوەیی بوو. ئەم داهێنانەش تەنها لەوەدا کورد نەبووەوە کە یەکێتی لە بۆشایی نسکۆی شۆڕشی ئەیلولدا هاتۆتە ئاراوە، بەڵکو زیاتر لەوەدا ڕەنگیدایەوە کە پۆلێک لە کەسایەتی دیار و ڕۆشنبیر و نووسەری بۆ تێپەڕاندنی هەلومەرجی ئەو کات و بیرکردنەوە لەسەر میکانیزم و ڕابەرایەتی و گوتارێکی نوێی حیزبایەتی هێنایە پێشەوە تابیر لە قۆناغی داهاتووی خەباتی گەلی کورد بکاتەوە. لەپاڵ ڕێخستن و کاری سیاسی و خەباتی چەکداری یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە یەکێک لەو خەساڵتانەی کە پێی دەناسرێتەوە بریتی بووە لە گرنگیدان بە بواری میدیا و چاپەمەنی و ڕاگەاندن. بۆ یەکێتی و شۆڕشی نوێ دەنیاکاری ڕێکخراوەی و خەباتی چەکداری و سیاسی بەز نەبوو، بەڵکو بوارەکانی ڕاگەاندنیش چ وەک ڕادیۆ و چ وەک گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکانی تر گرنگی خۆیان هەبوو، هەروەک بە فاکتەرێکی گرنگی سەرکەوتنی شۆڕشی نوێ دەزانران. بۆیە کە یەکێتی دادەمەزرێت لێک کادا دوو گۆڤاریش بۆ زیاتر گەشەسەندنی استراتیژ و فکری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەواوی بوارەکانی تریش بڵاو دەکرێنەوە کە ئەوانیش گۆڤاری ڕێبازی نوێ بە زمانی کوردی و شەرارە بە زمانی عەرەبی بوو. یەکێکی تر لە خەساڵتە گرنگەکانی شۆڕشی نوێ ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1975 تا مانگی مارتی 1991 توانی دەوڵەمەندترین کتێبخانە پێشکەش بە مێژووی کتێبی کوردی بکات کە تا ئەو کاتە هیچ حیزب و ڕێکخراوێک نەیتوانی بوو بەقەد یەکێتی کتێبی چاپکراو پێشکەش بە خوێنەری کورد بکات. ئەم نەریتەی یەکێتی لە دەستپێکی شۆڕشدا دەیهێنا لە دوای ڕاپەڕین زیاتر گەشەی پێدرا، بەتایبەت کاتێک یەکێتی لە کۆنگرەی یەکەمی ساڵی 1992دا تەبەنی بیرروباڵی سۆسیال دیموکراتی کرد، پابەند بوون بەوەی لە قۆناغی دوای ڕاپەڕین کار لەسەر ئازادی و بیرروباوەڕی ئازاد بکات. لەو ڕۆژەوە یەکێتی ژمارە سفری ڕۆژنامەی کوردستانی نوێی لە 12 کانونی دووەمی 1992 بڵاو کردەوە و بووە یەکەمین حیزب کە لە دوای ڕاپەڕین ڕۆژنامەی ڕۆژانەی خۆی هەبێت، نەک هەر زەمینەی بۆ بواری ڕاگەاندنی خۆی بەڵکو بواری بۆ میدیای ئازادیش خۆش کرد. لە دوای پرۆسەی ئازادی عێراقیشەوە ڕنگدانەوەی ئەو هەلومەرجی یەکێتی ڕەخساندبووی زیاتر بوو، بە جۆرێک لە سنووری یەکێتیدا دەیان ڕۆژنامەی ئازاد و ڕۆژنامەنووسی ئازاد دروستبوون و بە شێوەیەکی ئازادانە کاریان دەکرد. یەکێتی لەمەدا نەگنیگەران بوو، بەڵکو سوور بوو لەسەر ئەوەی کە دەبێت پەرە بە مەوداکانی ئازادی و ئازادی ڕادەربڕین بدرێت. هەر ئەمە ژوای کردووە لە سلێمانی و دەوروبەری کەمترین پێشەلکاری دژ بە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەنووسان بکرێت.